بەشێک لەو شوفێرانە ماوەی 48 ساعتە ئۆتۆمبیلەکانیان لە نۆرەی وەرگرتنی بنزین ڕاگرتووە. ئەوە تقریبان دوشتەوە لە سڕینە حتا بنزین بەمە بکەوێت دوشتەوە لە سەوەرە لە سڕی دۆنا حتا بنزین بە بکەوێت دەوە لە حکومەتەکەن چۆرسەرێکی ما بنزینی بکەن نەفەریش یای بەخوا لە بێ سڕەوە ئەجدەحامە دروست کات بێ سڕە بێتە ژووری ئەوە لە دوونێ سعدووە لە سڕێناتە ئێستا تازە سڕەمەەوە بەرگەتیە بنزین لەبەر ڕێژەی گرانی بنزینی ئێستا هەموو ناچار لە سەر ڕاوەستا ئێستا قەڵەبارێکی زۆر چاوە لە هەرێمی کوردستان هەمووی عامی گرتیتەوە چاگە بە کوپینبی زۆر باشتر و هەرزانترە بیر لە بەشەری ڕۆژی ئەگە بای 15 تێکمان 450 بنزینەکە ئێ خۆی چنۆڤە ناکەی گاکە تەلەبە هەیە هێشتا پاری نەدای ئەو چاردەی مانگە مەعاشی وەرنەگرتیە یعنی نە مەعاشەیە نە بنزینەیە قەیرانی بنزینە زۆر کێشەی بۆ هەموو عالەمێ دروست کردیە داوامان هەیە لە حکوومەت یاریمیان بکەنە کۆبین یان لە هەشتنیوی شەوێ ڕاوەستا ئێستش وە بەرنەکەوی ئەوە دەی نیورانەیە وەنیە وڵا داوا لە حکوومەتی دەکەن چارەسەرێکی لەو کێشەی بنزینێ بکەن هەر بە کۆبۆمبی بە هەر ناوعەجی هەبی یان وەجی خۆی لێ بکەتەوە کە حکوومەتی عێراق بکەتەوە 500 ئەو سڕێ نەمینی زۆرجار بەهۆی قەڵەباڵغی زۆر هەندێک لەو شوفێرانەی دەیانەوێت بەبێ نۆرە بنزین وەربگرێن کێشە لە نێوان شوفێران دروست دەکەن و ئەو سیارانێکەوە نۆرەی ڕئیسی و نۆری یاسایی ئەگرن ئێمە ئەو کارتەمان بۆ دابینکردن کارتیانە دەرێتی هەموو بە سیارەکان و ئەو سیارانەشی کەوا بە ڕۆڵ ساید یاخود بە مخالفە یانەوێ داخلی سەرەکەی ببن لە ڕێگەی بەرایەتی پۆلیسی هاتووی سۆران و پۆلیسی ناوشاری سۆران بکرێن ئەوانە بارەکرێن و ئیزاتیان لەگەرەکرێت ئۆتۆمبیلانەی کە پاش ئەوان دێن و دو سای دو سێ سای دێن دەیانەوێت داخلی سڕای بنزین بن ئەوانە بێ یاسایی هاتن داخل ئەوانە هەتا بکرێت بە خوشی دەریان دەکەین بۆ ئەوەی هەم ئیزدحام دروست نەبی چونکە ئەگەر دو سای دو سێ سای دروست بوو شەقامەکان هەموو قەپاتە بن. خاوەنی بنزینخانەکانیش پێیان وایە وێڕای کەمی ئەو بڕە بنزینەی دێتە سۆران هاوکات شوفێرانیش گرفتەکەیان زیاتر کردووە. وی سۆران مەسنەوە بنزینخانەی دابش دەکرد و بنزینخانەیە بەڕسمی سێ ڕۆژجارێک حسەیان زۆر کێمە بڕاستی بۆ شاری سۆران نزیک و 6 سیارە بەس داخلی هەیە مەبلەغێکی یەکجار سیارەی لێیە حسەی بنزینی کێمە ئەگەر تو لێک دەیەوە بشێوەی یعنی حساب کە سیاری لیتێکش بەرناکەی بەتەواوی هەفتانە دووجار بڕی 36,000 لتر بنزینی حکومی 690 دیناری لە سنتەری قەزای سۆران دابش دەکرێت لە کاتێکدا بەپێی ئامارەکانی هاتوچۆ زیاتر لە 73,000 ئۆتۆمبیل لە سۆران هەیە وێڕە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی بێ تابلۆ و ناونیشان. اسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.